بەناوخوا سڵام ئارامارادم دانیشتوی شاری مەریوان ماوەی 5 ساڵە لەسەر چێویشەکەم. بیرۆکەکەی خۆم بوو، من خۆم کارەبای هێزم خوێندەوە بۆ خوێندنی دەرسی خۆم، بەڵام بەهۆی سریە ماجرا و خولیای چێوم پیا کرد. ئینا خۆکاری هوەری من ئیشی شانۆگەریم کردووە، ئیشی شاعریشم، کاری شیعرەکەم، بەڵام خولیای چێوی تر یەکسەر بڕیمی لێ هەموو شتێ و بۆ ماوەی 15 ساڵە وازم لێ نەهێناوە. هەر ئیشێکم بوو بێ من هەر چێوەکەم وێڵ نەکردەوە، هەر ئیدامەمدا و دوای ماوەیە گەیشتم بەوە کە دیم نە لە چێوە شتی تایبەتم پێەوە، هەر بیرەوەریە جیاوازم هەیە وەک کەسانی ترکە لەسەر چێویشەکەن ئەو بیرەوەریمە نییە. بە تایبەت مەسەڵەن ئەوە کە تۆ چێوێ 400-500 ساڵ تەمەنەکە تۆتی بەکاری تێنی دنیاە ئاردەمشار و زڵی لێ دروستە بێ بۆ ئەوە کە تۆ بتانی بەرهەمێکی لێ دروستکەی زۆر پێم سەغ بوو و ویستم بە جۆرێتر جیاوازتر ئەو ئیشە بکەم. لە ڕاضیاتەوە دەستم پێ کرد کە ئەگەر تۆ لە تێدار بتانی بەس یەک شتی لێ بەرهەمبێنی، من وتم ئەمەنە ئەبێت تۆ چەند شتی لێ بەرهەمبێنی و بە جۆرێ بێ بەس ئەو شتەکە ئەڕەکەئی بە زەڵی بێ کە تووڕی بدەی گینا هەموو شتێکی بەدەر ئەخوا و ئەبێ بەرهەمی لێ بەدەست بێ. لەخوا بەزیا بە 3-4 ساڵێک توولی کێشا تا بتوانم ئەو شتەوە بمەوێ پەیایی بکەم. دوای ئەوە دۆزیمۆ دەستم پێ کرد شتی زۆر تایبەت خوڵقا لە لای منە و ئیتر ئیسە گەرەکمانە بەومێت خواوە بیکەین بە کارێکە هەم پیشەسازی بکریە هەم دارەکانیشمان ماوەیە زیاتر بتوانین هەڵیان بگرین و وەک ژینگە پارێزی بتوانین چاومان لە ئەو سروشتە جوانەی کوردستانی بگرین. جیاوازی لێوان ئاهەن و چێو هەر زۆر ڕوونە، چونکە چێو زیینووە، هەر وەک ئێمە خەڵق کراوە هەیە وەک ئێمە زیینووە هەناسەیە کێشێت تۆ بۆ نمونە لە تێ چێو بخە ناو ئاو دوای ماوەیە چەکەرە تێنێ دووبارە دەسەکاتەوە باڵدان. هەر بۆ نمونە ئینسان توانێت دنیای شت لەوە فێر ببێت. چێو نامرێت یا ناچێ، هەر وەک خۆمان ڕۆحی هەیە، گیانی هەیە، یانێ ئەو ئومیدە کە ئاوتان ناویە قەت نابێت نابڕیە نە بە بڕینی ئێمە بە هیچ شتێ لە بین ناچێت. چێو هەر ئیدامەی هەیە. ئاسن دروستە شتێکی محکەمتر و شاید کارکردن لەسەری ئاسانتر بێ، بەڵام چێو لە سەرەتای بوونی بەشەر و چێو تەکیا بووە ئەسەن دانابڕێت ئینسان و چێو هەر لە یەک دانابڕێن، چونکە تەنها تۆ چێوە ناو کە شتەکانی ترا کەلوپەلەکانە بەس گیانی هەیە و تۆ بەکاری تێنی ناو ژیان تا نە ئاهەن گیانی هەیە نە بەرد گیانی هەیە، هیچ شتێتر نییە تو گیانی ببێ و تۆ تەکیا بژیت. هەندێک شتیشەیە بەس بەبوون چێوبوونەوەکەیەسی کە تۆ ئەتوانی بەکاری بێنی کە ئەبێ حتمما چێو ببێجا ئیسفادەیە بێ بۆت. ژیان تا پێشکەوتوترە بێ بە شەڕ و بە ماشینی بوون و میکانیکی بوون و بەسیاوتر ئەبێ. بەس وەختێ تۆ تەک چێوە ارتباطێ پەیاەکەی وردەوردە لێ و حاڵی بێت تۆش لە سروشتی هەر ئەو شتیشە لە سروشتە ڕاتە کێشێتەوە. بە نەزەر من بە پێچەوانێ ئەوە کە ئەحساسەکەن هەتا دنیا پێشەفتەکە و تکنۆلژی پێشەکەوێ ئینسان لە چێو دوورەکەوێت تۆ خەڵک ئایسە گشتی خەریکە ئەگەڕێتەوە بۆ سروشت بۆ شتی تەبیعی بۆ ژینگە کە ئەو ڕۆحەکە ها لە بینمانە ناوماڵەکەما تۆ بە منی ئەدەی من بە تۆی ئەدەم. تۆ شتێکی چێویدە ناو ماڵەکە تا بێ هەز بە بوونی ئەەکەی جوان. بۆچی چووکە ئەویش هەر وەک تۆ لە سروشتە، ئەویش هەر وەک تۆ ڕۆحی هەیە و شاید ئێمە زمانی حاڵی نەبین، بەڵام قسەی هەیە بۆ کردن ئیسە بە ڕەنگی بە تایبەتمەندیەکانی کە هەندێک دار هەیە هەندێک چێو هەیە تایبەتمەندیەکی هەیە حتا بۆ دەرمان بەکاری دێنن کە ئەو چێوە هەیە تەکتا هیچ تیتری جوانیە، هیچ تیتر تۆ شک نابێ نە لە پەلاستیک نە لە ئاهەن نە لە بەرد کە تۆ بتوانێت ئەو ارتباتە بگرێت تەکتا و ئەو ڕۆحتە پێ بدا.
هۆکاری بەکارهێنانی دار هەر جیای لەوە کە جوانە و تایبەتمەندی خۆی هەیە هەرەوە کە تۆ مزەڕاتی نییە مەسەڵەن شتی ئاسنی بە تایبەت قورسە تۆ بتەوێ جێبەجێ بکەی ئەوە خۆی زەحمەتە دوای ئەوە ڕۆحی نییە تۆ لە ناو ماڵەکەتا ببێ هەست بە بوونی فرە ناکەی مەگەر پێویستیت پێ ببێ بەکاری بێنی بەڵام چێو هەر جیای لەمانە ئیسە تۆ بۆ نمونە شتێک وەکو شوشە یا ئاسن لەوانەیە زەخمارە بکە ئەگەر لارۆ بێگەر بکە بە ملتا بەڵام دار ئەوانیە نییە ئیتە ئەمە لایەن کەمەکەی ئەڵێم چووکە چێو تۆ کاتژمێرێک دروستەکەی بە چێو یا کورسیی دروستەکەی بە چێو هەر جار بۆی ئەڕوانی شتێکی تازە و نوێی تیابینی بۆیە خەڵک ئیسە زۆر بەرەوپیری ئەو شتە هاتووە زۆر حەزی پێ ئەەکەن و تایبەتمەندی زۆری پێدەن بۆی ئەچن جیای لەوانیشە ئیسە زووترە هەندێک شت پێویست بۆ بەڵام ئیسا هەندێک شتری تازەتر هاتووە و خەڵک پیان خۆشە کە چێوی ببێ ئەو شتە بۆ نمونە مەسەڵەن گەری کەسی مۆبایلەکەی ناو شتێکی چێویە بێ ئیتر بۆ نمونە ئەڵێم یا جانتایەکە بۆ پارە هەڵیەگرێ گیرفانەیە یا کارتێکی هەبێ حتا کاتژمێرەکەی دەستی چێوی ببێ ئەنگوستیرەیەکەی کاتە دەستی چێوی بێ ئیسە زۆر خەڵکی بە دوای ئەوانە ئاچە و زۆر حەزی پێەکەن و بێزەرەریشە هیچ جاری وا هەیە تایبەتمەندیشی هەیە سوودیشی هەیە هەتا شتە چێویشە زۆربەی زۆر ئەو دارانە گوێزە بۆ ئەوەی گوێز لە هەموو شوێنەکە هەیە ڕەنگی جوانە زیانی نییە وەک دارەکانی کە مەسەڵەن بۆ نمونە دارێک وەکو تو زۆر بە کەمی کرمتی بدایە دەعبایە بۆی بچێ بۆ چونکە ئەو دارە خۆی سەمی هاپیەوە بۆ ئەوە کە خۆی بپارێزێ داعباوشتە سەم دروستەکە و سەمی هاپێەوە بۆ خواردن بۆ ئیشی وەک نانکردن دەسەری یا حتا گۆشتنین لەسەری بە دەرد ناخوایە تایسە تا بگەی بەوە کە چەرەسی تێ بکەیوە شتێ ڕۆژانەی تیا بخۆی بەڵام گوێز لە هەموو شوێنەکە هەیە بەردەسە دوای ئەوە هەر بەپێ و ئاەتی خوا کە فەرموویەسی هەموو گیان لە بەرێ ئاخری ئەمرێ و ئەگەڕێتەوە بە لای خۆم ئەو داریشە بازم گیان لە بەرە هەر ڕۆژێ کۆتایی ژیانی تێ و ئێمە تین لەو دارە ئیسفادە دەکەین جا ئێمە سێ جۆری دارمان هەیە تایبەتی بۆ ئیشی نەجاڕی بەرهەم تێ کە ئەوەی تر هەر باسی ژینکە پارێزی ئۆمانە نییە ئەو دارە هەر دروست ئەکرێ بۆەوە کە ببڕیەوە بۆ کاری نەجاڕی بەکاربێ دارمان هەیە داری باغین بۆ نمونە گوێزە بۆ نمونە قۆخە بۆ نمونە مەسەڵەن سێفە یا داریکەوە گێڵاسە کە ڕەنگی تایبەتی هەیە زەیتونە ئەمانە ئێمە ئیسفادیانەکەین بەڵام گوێزەکە بەرفراوانتر لە بەردەسایە و داری جەنگڵیشمان هەیە کە ئیتر ئەوە هەر بەڕاستی لای ئێمەش قەدەغەیە مەگەر ئەوە کە مردوو بێ داری جۆری ئەوە کە تیاچوونی جۆرا و جۆرە بۆ نمونە لافاو هەیە هەرس هەیە سمۆرە هەیە هەموو نەجارڕەجەبەوە کە بە قەیدانی سمۆرە باوەڕ ناکەم بتوانێت زیان گەینە بە دارستانێ چونکە ئاچێ هێلانەی تیاکا و ئاوە چێتە ناو هێلانەیە و ئەو دارە لە پاکەوێ هەورە گرمەیە جۆری زۆر هەیە بۆ ئەوە کە دارێک بکەوێ یا تەمەنی تاو ببێ ئێمە لەو دارە کە ئیتر تیاچووە ئەگەر دارێکی جەنگەڵیمان بەردەستکەوێت چونکە بایەقی زۆر زۆرە لای ئێمە جەنگەڵەکانی ناوچەی خۆمان زۆر تایبەتن یانێ لە تەواو دنیا ئەگەر بگەڕی شێوازی ئاوا جەنگەڵێکمان نییە و بێمە قەوریان بزانین و حتا بناخەی کۆمپانیەکەیشمان لەسەر ڕشتووە کە ئیشەڵا بتوانین ئەو جەنگەڵانە دووبارە زیینویان کەین و لە جێی دارێکا کە مردووە ئێمە نەکدارێت دەدانەداری تری تیا بنینەوە بەڵام داری ناوچەی خۆمان بێ داری دەرۆ نەبێ کە زیانی ببێ بۆ دارەکان دەوروبەر هەندێک دار هەن بە سڵاحی فارسی پیان ئەڵێن مهاجم یعنی ئەو دارە ئەچێتە ئەویا هەندێک مێژ هەیە کە تەکسیر و زیاوبوونەوەی ئەو دارە جێبەجێەکە ئەو مێشە بۆ داری تر زەرەر تێنێ بەس بۆ خۆی نیەسی دارێک تۆ تێنی بۆ نمونە پاونۆلیاڵێن پاونۆلیاین ئەمریکای لاتینە لەوێ باش بەرهەم تێ لەوێ دارەکانی ڕاهاتوون پیسروشتەکەی ڕاهاتووە پی بەڵام کە تێتە ناوچەکەی خۆمان بۆ دارێک وەکو پەڵک وەکو بڕوار وەکو قەسوان زۆر زیانی هەیە وەکو بناوچ لە بینیان ئەبا مێشەکەی نەخۆشین بۆ دارانە دروستەکە وشکیانەکە و ئەبێتم ئای زیانیان.
جاران بێئەدەبی نەبێ هەسانیان ناو تاگۆڕوا هەڵەگرت ئەو بەردێکی زۆر تایبەتەوە بە تاکی دەڵێم ناوچەی خۆمان زۆر تایبەتە ئەو بەردەتیایە نییە لە شوێنی تران نییە ئەو جۆرە کە ئەم بەردە توانێت چەقۆ و تێختیشکاتۆ لە شوێنی تران نییە جاران ناو تاگۆڕوا هەڵیانەگرت یا کابرای قەدیمی باوگۆ و باوک باوگۆریان دانێکی بوو ئەیخسە ناو نەهایەتی تۆی دەسماڵێ لە گۆشەیەکە داینا کارێکیان پێ بەڵام ئەو بەردە تۆ لە ڕۆژە بەکاری دێنی ئێمە هاتین شێوازی جوانمان بۆ دروست کرد و کردمانە ناو جعبەیەکی چێوی و زۆر بە جوانی جۆرا و جۆر دروستمان کردووە و بەکارهێنانەکەشیمان ڕەحەتۆ کردووە کە هەموو ماڵێ ئاشپەزێکی هەیە و هەموو ئاشپەزێکی چەقۆیەکی هەیە و ئەم چەقۆ پێویستی بە تیشکردنەوە هەیە ئیتر ئەمە بۆ نمونەی ئاسایەکەی ئەڵێم ئینا لە خەیاتەوە بگرە لە چرمکارەوە بگرە لە قەساوە بگرە لە کاری ئیشی خۆمەوە کە من تێخمەیە ئەبێ تیژی کەمەوە ئەم بەردە زۆر جوان هاتووە بەو کۆمەکیمان و سوادەمان لێ کردووە بۆ نمونە ئیسا گەر ئێمە بین لە تێدار بێنین بە نازەی ئەم جێقەنە ببێ شتێکی لێ دروست بکەین بەقەد ئەمەدار ناتوانانی تۆ شتێکی وای لێ دەربێنی چونکە ئابێ هەڵی کۆڵی ناوەکەی من هاتم بە ڕاضیات ئەو شتمە تۆزێ ئاسان کردو ماوەی دروستکردنەکەی تۆزێ زیاترە خایێنێ بەڵام لەوە کە تۆ ئەو دارە کەمتر دار ئیسفادەکردی و کەمتر جەنگەڵەکان و دارستانەکان تیا بچن یا خەڵکی بەهۆی ئەو تەماع و بڕابیان بڕێ ئێمە مەسەفی دارەکەمان زۆر کەمەوە کردووە و دارێکە تەمەنی مەسەڵەن 400 ساڵە هەموو شوێنێکی بەگار تێیتر لازم ناکە ناوەکەی هەڵکۆڵی نیوەی توور بدەیت و نیوەی بکەی بە بەرهەمێ من هاتم لە ڕاضیاتەکەی سفادەم کرد وە تیکەتیکەی ئەم شتانە قسمە پاڵیەکە و شتی جوان و بە سەرفەتریشە لەو بۆ نمونەگە تیکێ داروە یەک قەندانی لێ دروست بێ من هەر لەو تیکەدارە دوان تا سیانی لێ دروستەکەم و ئەمە هەمە بێتە مای ئەوە کە وەساکارێکە کاری پێەکە ئیسە بۆ ئەگەر بۆ بژێوی ژیان یا بۆ پارە بیکە زۆرتری هەم لەو بەرەودارێکی کەمتریش بەکاربێنی وەشتی جوانتر و تازەتریشە ئەیسە ئەمانە لەم شێواز و قیافا زۆر کە من نین بە تایبەتی بڵم چونکە ئەوان زۆر خرد دروستیەکەن یا بە گردی ناوەکەی هەڵەکۆڵێن مەگەر ڕاضیاتەکە نەوایە ئەمە نەمانەتوانی گەین بەم ڕادە چونکە ڕاضیاتەکەس ئەو ڕێگەی نیشانی ئەمەداوەکە ئەمە ئەگەر بمانەوێ سەری ئەم باکسە یان چەرەسخۆریە لارۆکەین کە بێتۆ ئەبێ حتمما بە ڕاضیاتەکە ئێمە ئەو کارە بکەین و ئەوە شتێک نییە تۆ بڵێ من هەروە گوتی یا لە بەرخۆ تێمە ئێمە بەر شتێوا دەردێ ناکری ئەگەر وابێ داری زۆر مەسەفەکریە و ئەمە زۆر ڕێگەیەکی جوانە بۆ ڕۆشنەکاتەوە کە بۆ ئەم چوارتیکە دارە ئەگەر هەسە بە تاکید ئەزانی ئەتوانی چەرەسخۆریکی لێ دەربێنی